گومانی سێیەم سنەت لە سەرەتادا نەنووسراوەتەوە و پێغەمبەر صلى الله عليه وسلم بایەخی پێنەداوە. لاپەڕا 111. گومانی سێیەم دەڵێن گوایە سنەت لە سەرەتاوە نەنووسراوەتەوە و پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ژیانی خۆیدا گرنگی و بایەخی بە تۆمارکردن و پاراستنی نەداوە، بەڵکو خەڵکی بە شێوەی زارەکی و پشتا و پشت گێڕاویانەتەوە تا گەیشتۆتە دەستی نووسەران. اینجا نووسیویانەتەوە چێ دەڵێ بە ساخی و دروستی و بەبێ گۆڕانکاری و زیاد و کەم گەیاندیانە، چونکە ئاشکرایە ئەوەی نووسرا بێت متمانە پێکراوترە تا ئەوەی خەڵکی بە شێوەی دەماودەم دەیجێڕنەوە. هەروەها دەڵێن ئەم کارەی نووسینەوەی سنەت تا سەردەمی جێنشین پێشەوە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی پەروەردگاری لێبێت ئەنجام نەدراوە. بۆ ئەم لۆچوونەشیان بەڵگە بەم قسەیە دەهێننەوە کە لە نامەیەکیدا بۆ ئەبوبەکری کوڕی حەزمی نووسیوە و تێیدا پێی دەڵێت سەرنج بدە هەرچی فەرمودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بوو بینووسەوە، چونکە من لەوە دەترسم وانەکانی ئەم زانستە نەمێنێ و زانایانیش بمرن. مەبەستیانە لە پشتی ئەمەوە تانە لە ساغی و دروستی سنەت بدەن بەو پاساوەی گوایە لە ڕۆژگاری پێغەمبەر صلى الله عليه وسلم کۆ نەکراوەتەوە، لەمەوە گومان و دوودڵی بخەنە دڵی کەسانێکی سادە و نەشارەزە. ئەو گومانە لە چەند حاڵێکدا وەرام دەدەینەوە. یەکەم، ئێمەش دەڵێن مەرز نییە هەمیشە شتی نووسرا و ساغ و دروست بێ و بێگرفت و بێ ئەوەش بەدەما و دەم باس کرابێ قەڵپ و نادروست بێ، چونکە ئەگەر سەرنج بدەین دەبینین ئەلیف لە سەردەمی دەسەڵات و قەڵەمڕەوی پاشا و سەرۆک و دەسەڵاتدارانی دیکتاتۆر و خائین و مێژوەکەیان ئەوەندە بە پاک و سەرنجڕاکێش نووسراوەتەوە و گەیاندراوەتە ڕێزی فریشتەکان، بەڵام دوایی نەمانیان لە دەسەڵات دەرکەوت چەند خائین و ناپاک بوون لەگەڵ گەلەکەیان. دەپرسین و دەڵێن ئایا ئەو مێژوەی لە سەردەمی دەسەڵاتی ئەوان نووسراوەتەوە تەنها لەبەر ئەوەی کە نووسراوەتەوە دەبێ بەڕاست و دروست دابندرێ؟ با هەروەها ئەگەر ئەو شتومەک و پادسە شوێنەوارانە بەنمونە وەربگرین کەوا شوێنەوار ناسەکان لە ئەنجامی هەڵکەندن و پشکنینی و شوێنەوارە کۆنەکاندا دەیان دۆزنەوە، وەک پارچە بەرد یان سوڵەتێک کەوا شتێکی لەسەر نووسراوە و مێژووی لەبەرا دەنووسرێتەوە. ئایا تەنها لەبەر ئەوەی کە ئەو پارچەیە شتێکی لەسەر نووسراوە دەبێ متمانەی پێ بکەین و بە ساغ و دروست بیدەینە قەڵەم؟ چێ دەڵێ ئەو نووسەرە بە هەڵە دانەچووە یان بە هەڵال لە کەسێکی تری نەبیستووە یان لایەنگری لایەکیان نەبووە دژ بەلایەکی تر یان تا دوایی. دووەم، سەبارەت بەو قسەشیان کەوا دەڵێن سنەت لە سەردەمی پێغەمبەر صلى الله عليه وسلمدا نەنووسراوەتەوە، بەڵکو بە شێوەی زارەکی هاوەڵان دەما و دەم جێڕاویانەتەوە و گەیاندویانە بە شوێنکەوتوان و تابعین. دەڵێن ئەم بەشیان کە بە شێوەی زارەکی و دەما و دەم هاتووە باس کراوە و دڵنیایی زیاترە و زیاتر لە گومانەوە دوورە و جێی متمانێ و گومان هەڵناگرێ، چونکە ئاشکرایە کەوا عەرەبەکان توانا و هێزی لە بەرکردنیان لە ڕادە بەدەر بووە و بەما بەناوبانگ بوون. هەر بۆ نمونە چەندە هەزار بارچە شعر و هۆندراوەیان بە شێوەی دەما و دەم لە سەردەمی نەفامیەوە گواستۆتەوە ڕۆژگاری ئیسلام و دواتریش بەناوبانگ بوون لە پارێزگاریکردنی ناوی ڕەچەڵەک و بنەماڵەکانیان و ناوەکانیان دەما و دەم جێڕاوەتەوە و ئەزبەریان کردوون. نەک هەر ئەوەندە، تەنانەت ناوی ڕەچەڵەک و بنەماڵەی ئەسپ و وڵاخەکانیشیان لەبەر کردووە و پاراستووە کە لە مڕوەوە متمانەی تەواویان پێکراوە و زانیاریەکەیان لێوەرگیراوە و گومانیان لێ نەکراوە. سێەم، هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم بەهۆی باوەڕی پتەویان بە ئاینەکەیانەوە و پابەندی تەواویان پێوە زۆر تا مەزرۆی بیستنی فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم بوون، بۆیە زۆر بەباشی لەبەریان دەکرد و بە ئەمانەتەوە بۆ خەڵکی و هاوڵانیان دەجێڕایەوە. تەنانەت ئەگەر لە 1 و 6 دوودڵ بووبان نەیان دەشاردەوە و باسییان دەکرد. بۆ نمونە ئەلیف من حلف بغير الله فقد كفر أو أشرك، واتە هەر کەسێک سوێن بە شتێک بخوا جگەل لە ذاتی پەروەردگار و ئەڵڵا ئەوە بەڕاستی کافر بووە یان هاوڵ و هاوبەشی بۆ پەروەردگار پەیدا کردووە. دیارە ئەو هاوڵ و ئەسحابەی فەرمودەکەی جێڕاوەتەوە دەزانێت کە پێغەمبەر صلى الله عليه وسلم یەکێکی لەم مدوشەیە
کوفر و شرکی بەکارهێناوە وەلێ لێ ڕوون نییە و بە تەواوی نازانێت کامە وشەیانی بە دیاریکراوی بەکارهێناوە بۆیە هەردوو وشەکەی باس کردووە و هەروەها ئامڕازی ئەویشی بەکارهێناوە تا گونەهبار نەبێت وا قسەیەکی درۆی تێدا نەبێ چونکە باش زانیویانە کەوا درۆکردن بەدەمی پێغەمبەر صلى الله عليه وسلم چەندە تاوانێکی زلە با هەروەها ئەو هاوڵە بەڕێزانەی پەروەردگار لیان ڕازی بێت کەوا فەرمودیان لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم جێڕاوەتەوە ئەوەندە بەبایەخ و تامەزرۆیەوە بەم کارە پیرۆزە هەستاون ورترین شتیان فەرامۆش نەکردووە تەنانەت ئەو حاڵەت و جوڵە و ئاماژانشیان تۆمار کردووە و باس کردووە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم لدمي آخاوتن و قسەکردنیدا بوویەتی یان بەکاری هێناوە بۆ نمونە ئەو فەرمودەیە أنا وكافل اليتيم في الجنة هكذا أو أشار بالسباب والوسطى فرج بينهما واتا منو أو كسي بخيوكري هتيوا آوها لبهش داين لو كاتدا آماجي کرد بهردو پنزي $5 درێژە یان ناوەڕاست وەلێکی نزیکردنەوە چوارەم هەر وەک چۆن لە پێشتریش باسمان کرد کەوا سنات ڕۆڵی ڕوونکردنەوە و تەواوی کاری قورئان دەبینێت کۆڵەکەیەکی بنەڕەتی و سەرەکیە لە شەریعەتی ئیسلامیدا پەروەردگاریش بەڵێنی پاراستن و پارێزگاریکردنی شەرعەکەی خۆی داوە هەمیشە لە گۆڕین و دەستکاریکردن دەیپارێزێت و دەیهێڵێتەوە هەرچەندە بێباوەڕان و نەیارانی هەوڵی شێواندن و لە نێوبردنی بدەن هەڵبەت ئەوەش بەبێ پاراستنی سنەت هەرگیز نایەتە دی پێنجەم هەر کەسێکیش بڵێ سنەت لە سەرەتاوە نەنووسراوەتەوە کەسێکی تا بڵێ بێ ئاگایە و نەزانانە دەدوێ چونکە ڕاستە لە سەرەتادا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگەی بە نووسینەوەی سنەت نەدا و بەم کارا ڕازی نەبوو چونکە تازە قورئان دادەبەزی و مسلمانان هێشتا تەواو شارەزای سروشتی سروش و وەحی نەبووبوون ئەمەش نەبادە لەگەڵ قورئان تێکەڵ ببێت ئەبوو سەعیدی خودری بەڕەزای پەروەردگار بکەوێت لا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان دەجێڕێتەوە کە فەرموویەتی فەرمودەکانی من مەنووسنەوە و هەر کەسێ جگەل لە قورئان شتێکی تری لە منەوە نووسیوەتەوە با بیسڕێتەوە بەڵام دواتر کاتێک خەڵکەکە هۆشیاری پێویستیان پەیدا کردو قورئان و فەرمودیان لێکتر جیا دەکردەوە و مەترسی ئەوە نەما کە قورئان و فەرمودا تێکەڵ بەیەک بکرێن لەو کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگەی بە هەندێک لە هاوڵانیدا پەروەردگار لیان ڕازی بێت کەوا فەرمودەکانی بنووسنەوە زانان لەم بارەیەوە چەندین فەرمودا بە بەڵگە دەهێننەوە کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگەی داوە بە نووسینەوەی فەرمودەکانی بۆ وێنە بەڵگەی یەکەم ئەبوو هورەیرە بەر ڕەزای پەروەردگار بکەوێ دەڵێ هیچ یاوەرێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم نییە هێندەی من فەرمودەی لەبەر بێت مەگەر عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس چونکە ئەو دەینووسیەوە بەڵام من نەمدەنووسیەوە ئەهلی حەدیث یەکدەنگن لەسەر ئەوەی کە هاوڵی بەڕێز ئەبوو هورەیرە بەر ڕەزای پەروەردگار بکەوێت لە هەموو سەحابەکانی تر فەرمودەی زیاترە ژمارەی ئەو فەرمودانەی کە جێڕاویەتەوە گەیشتووەتە 5374 فەرموودە پێشەوە بوخاری لەبارەی ئەبوو هورەیرەوە فەرموویەتی لە هەموو ئەوانەی کە فەرمودیان جێڕاوەتەوە لە سەردەمی ئەودا توانای لەبەرکردنی زیاتر و بەهێزتر بووە هەروەها الحاکم لەبارەیەوە دەفەرمێ لە هەموو هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرکردنی بەهێزتر بووە و لە هەمووشیان زیاتر پەیوەست بووە بە هاوڵێتی کردنیان بەڵگەی دووەم عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس بەر ڕەزای پەروەردگار بکەوێت دەڵێت من هەر شتێکە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلمم دەمبیست دەمنووسیەوە مەبەستم پاراستن و لەبەرکردنی بوو بەڵام قوڕەیشەکان نا یان لێی کردم و گوتیان چۆن دەکرێت و هەموو شتێک لە پێغەمبەر صلی الله عليه وسلمەوە دەیبیستی دەنووسیەوە باشە خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم مرۆڤە لە کاتی تووڕەی و ئاساییدا قسە دەکات منیش بەو هەیەوە ماوەیەک دەستم هەڵگرت لە نووسینەوە تاوە بوو ئەوم بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم باس کرد ئەویش بە پەنجەیەکی ئاماژەی بۆ دەمی مبارەکی کرد و فەرمووی بنووسە سوێن بەو زاتەی جانی منی بەدەستە حەق نەبێت لەو دەمە دەرناچێت لە ڕیوایەتێکی تر کە ئەبوو داود و حاکم هێناویانە فەرموویەتی کاتێک عەبدوڵای کوڕی عەمرو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێت
ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم من کەشتم لە تۆ گوێ لێ دەبێت بینوسمەوە فەرمووی بەڵێ و پێی دەڵێت لە کاتی تووڕەی و خۆشی ئەڕەدیشدا فەرمووی بەڵێ چونکە من لەو کاتانەشدا حەق نەبێت نایڵێم. بەڵگەی سێم عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس بەڕەزای پەروەردگار بکەوێت لەم ژیانەدا تەنها دووشت بەلامەوە زۆر پەسەند و خۆشەویست بوون، ئەوانش بریتی بوون لە ئەسسادیقە و ئەلوەهەط. ئینجا ئەسسادیقە ئەو تۆمارە بوو کەوا هەموو ئەو فەرمودانەم تیا تۆمار کردبوو کە لە دەمی مبارەکی پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم دەمبیستن، و ئەلوەهڵیش پارچە زەویەک بوو کە عەمری کوڕی عاس سەرافەتی دەکرد کردی بە خێر و سەدەقە. دیارە ئەو بەڵگانەی سەرەوە بەڵگەی بەهێز و حاشا هەڵنەگرن لەسەرەوەی کە فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەسەردەمی خۆی و بە ئیزن و ڕێگاپێدانی ئەو بە بەرچاوی ئەوەوە نووسراونەتەوە بە شێوەیەک هیچ دەرفەتێک بۆ نوکوڵیکردن نەهێڵێتەوە مەگەر کەسێک هەر نێوێ مل بۆ ڕاستیدا بنوێنێ و ملکەتی بێت. بێگومانە و پرۆسێش واتە پرۆسەی نووسینەوەی فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەم لە سەردەمی هاوڵان ئەلئەسحاب بەڕەزای پەروەردگار بکەون، هەمیش لە سەردەمی شوێن کەوتوان ئەتابعیندا بووە، بۆیە ئاماژە بە هەردوو سەردەمەکە دەکەین. نووسینەوەی سوننات لە سەردەمی هاوڵاندا وەک لە پێشتریش ئاماژەمان پێکرد هاوڵان بەڕەزای پەروەردگار بکەون. هەر لە سەردەمی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەستیان کرد بە نووسینەوەی فەرمودەکان، جا چ بە حەز و ئارەزووی خۆیانەوە بێت یان بە فەرمانی پێغەمبەر صلى الله عليه وسلم بێت. بۆ نمونە یەکەم پێغەمبەر صلى الله عليه وسلم عەمری کوڕی حەزمی کردە ئەمیری یەمەن و ناردی بۆ ئەو وڵاتە هاوکاتە یاسا و حکمێکی نووسراوی پێدا کە پەیوەندیان بە بابەتەکانی میرات و خوێن و خێرەکان ئەلمیراث و ئەددیە و ئەسسەدەقاتەوە بوو. دووەم پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمانیدا حکم و یاساکانی زەکات بە تەواوی بنووسرێنەوە. ئەوانەی کاری زەکات کۆکردنەوەیان پێدەستپێردا دانەیەک لەو نووسراوەیان لەگەڵ خۆیاندا دەبرد. سێم پێغەمبەر صلى الله عليه وسلم حکمەکانی نوێژ و ڕۆژ و سو ڕیبا و شەراب و جگەل لەمانیشی بۆ وائیلی کوڕی حەجر نووسی و لە کاتی گەڕانەوەیدا بۆ حەدەڕ المەوت پێیدا. چارەم ئەو فەرمودانەی کە عەبدوڵای کوڕی عەباس نووسی بوونیەوە لە چەند بەرگێکدا بوون لە دوای کۆچکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم هاوڵان بەڕەزای پەروەردگار بکەون. زۆرێک لە ڕازیاییان تێکەوت سەبارەت بە نووسینەوەی فەرمودەکان و کۆکردنەوەیان لە چەند پەڕاوێکدا بە شێوەیەکدا بەشبوون بۆ دوو کۆمەڵە. ئەوە بوو کۆمەڵەیەکیان ڕایان لەسەر ئەو کارە نەبوو پێیان ناخۆش بوو، لەوانە ئیبن عومەر و ئیبن مەسعود و زەیدی کوڕی ثابت و ئەبوو موسای ئەشعری و ئەبوو سەعیدی خودری و ئەبوو هوڕەیرە پەروەردگار لە هەمیان ڕازی بێت. کۆمەڵێکیش ڕێیان پێدا بوو وەکو ئیمامی عومەر و ئیمامی عەلی و حەسەنی کوڕی عەلی و عەبدوڵای کوڕی عاس و ئەنەس و جابیر و ئیبن عەباس. دیارە ئەو هاوڵانی کە ڕێیان پێدا چونکە بۆیان دەرکەوت دڵنیا بوون کە مەترسیەوە نەماوە فەرمودەکان لەگەڵ قورئاندا تێکەڵ ببن. ئەوە بوو لە ئەنجامدا کۆڕا و ئیجماع لەسەرەوەکرا کە نووسینەوەی فەرمودا دروست و جائیزە و تەنانەت مستەحەبیشە، بەڵکو بەشێکیان بە واجبیان داناوە بۆ ئەو کەسەی مەترسیەوەی لێکراوە لە بیری بچێتەوە، چونکە لەسەری واجب بووە بە خەڵکی ڕابگێنێت. لە سەردەمی جێنشینە سەر ڕاستەکان ئەلخولەفاء الڕاشیدین پەروەردگار لیان ڕازی بێت. ئەم پرۆسێ زیاتر بایەخی پێدرا و چاکتر چووە واری جێبەجێکردنەوە، چونکە لە سەردەمی ئەواندا نووسینەوە زیاتر پەری پێدرا لە ترسی لە دەستچوون و لە بیرچوونەوە. بۆ نمونە یەکەم پێشەوە تەبەڕانی بەڕەزای پەروەردگار بکەوێت دەجێڕێتەوە کە پێشەوە ئەبوو بەکر بەڕەزای پەروەردگار بکەوێت نووسراوێک دەنووسێ بۆ عەمری کوڕی عاس چەندین فەرمودەی پێغەمبەر صلى الله عليه وسلمی تێدا باس کردبوو. دووەم دیارە پێشەوە عومەر بەڕەزای پەروەردگار بکەوێت لە پەڕاوێکدا هەموو ئەو فەرمودانەی کۆ کردبووە کە تایبەت بوون بە خێرەکان ئەسسەدەقات. نافیع چەند جارێک بەسەر ئیبن عومەریدا خوێندبووەوە. سێم سەموڕەی کوڕی جندوب بەڕەزای پەروەردگار بکەوێت کۆمەڵا فەرمودەیەکی پێغەمبەر صلى الله عليه وسلمی کۆ کردبوونەوە بۆ کوڕەکەی سولەیمانی ناردبوو. پێشەوە محەممەدی کوڕی سیرین باسی ئەم نووسراوە دەکات و دەڵێت ئەو نووسراوەی کە سەموڕە بۆ کوڕەکەی ناردووە زانستێکی زۆری تێدایە. چارەم ئەنەسی کوڕی مالیک بەڕەزای پەروەردگار بکەوێت منداڵەکانی هاندەدا لەسەر نووسینەوەی زانست. ئومامەی کوڕی عەبدوڵڵا دەڵێت ئەنەس بە کوڕەکانی دەگوت قەید العلمە بالکتاب، زانیاری ببەستنەوە بە نووسینەوە
تەنانەت لێی دەجێڕانەوە کەوا دەیگوت ئێمە زانیاری ئەو کەسەی زانستەکەی نەدەنووسیەوە بە زانست و زانیاریمان نەدەژمارد. ئەم دەقا ئەو ڕاستیە دەسەڵمێنێت کەوا هەر هاوڵ و سەحابەیەکی بەڕێز بەزانە ئەژمار بکرێت گرنگی و بایەخی بە نووسینەوە و زانست داوە. کاتێکیش کە لێرە ناوی زانست دەهێنین مەبەست فەرمودەکانی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئەو هەوڵە بەڕێزانەی کە فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلمیان دەنووسیەوە لاپەڕە 123. دیارە ژمارەیەکی بەرچاو لە هاوڵە بەڕێزەکان پەروەردگار لیان ڕازی بێ فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم و سنەتیان بەگشتی نووسیوەتەوە لە هەردوو ڕەگەز پیا و ئافرەت. لێرە ئاماژە بە ناوی بەشێشیان دەکەین. ئەلیف لە پیاوان عەبدوڵڵا بن عەمڕو، ئەبوو هورەیرە، ئیبن عەباس، جابیر بن عەبدوڵڵا، ئەنەس بن مالک، سعد بن عبادة، أبو أيوب أنصاري، أبو بكر الثقفي، ونفيع بن حارث، أبو رافع، أبو ريحانة أزدي، شمعون بن يزيد الأنصاري الخزرجي، وأبو سعيد خدري، أبو موسى أشعري، أبي بن كعب، أسيد بن حضير، براء بن عازب، وجابر بن السمرة، جرير بن عبد الله، حسن بن علي، رافع بن خذيج الأنصاري، وزيد بن أرقم، زيد بن ثابت، سلمان الفارسي، ضحاك بن قيس، وعبد الرحمن بن عائذ، عبد الله بن أبي أوفى، عبد الله بن زبير، عبد الله بن عمر، وعبد الله بن مسعود، وعمر بن الحزم الأنصاري، معاذ بن جبل، معاوية بن أبي سفيان، مغير بن شعبة، ونعمان بن بشير، وآئلة بن الأسقع. تادواي باء لآفرتانيش بونمون أسماء بن عميس، سبيعة الأسلمية، وعائشة بن أبي بكر، وفاطمة بن قيس، وفاطمة بنت محمد صلى الله عليه وسلم. تادواي نووسینەوەی سنت لە سەردەمی تابعیندا لە دوای هاوڵان پەروەردگار لیان ڕازی بێت تابعیەکان هاتن لە کاتێکدا ئەوان زیاتر ڕێگەیان بۆ خۆش ببوو تاوەکو فەرمودەکان زیاتر بنووسنەوە. ئەوان زیاتر بایەخیان بەم بوارەدا و زیاتر خەریک و سەرگەرمی نووسینەوە بوون چونکە لەو ڕۆژگارە پرسی وتنەوەی زانست و فتوادان هاتە کایەوە بۆیە ڕویان کردە شارەکانی مەککە و مەدینە و تەواوی ئەو ناوچە و هەرێمانەش کە هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم تێدا نیشتەجێ بوون و فەرمودەیان لێوەردەگرتن. بۆ نمونە یەکەم سەعیدی کوڕی جوبەیر نووسراوەکانی عەبدوڵای کوڕی عەباسی دەنووسیەوە. دووەم وهبی تابعی ڕیوایەتەکانی جابری کوڕی عەبدوڵای کۆکردەوە و دەینووسیەوە. سێم ئەنەسی کوڕی مالیک وا بەناوبانگ بوو کە ڕیوایەتەکانی زۆرن زۆر جار بەم شێوەیە ئامۆژگاری منداڵەکانی دەکرد و دەیگوت کوڕەکانم زانیاری بنووسنەوە چونکە بنووسینەوە لە بیرتان ناچێتەوە. چارەم هومامای کوڕی منەبیه ڕیوایەتەکانی ئەبوو هوڕەیرەی کۆ دەکردەوە و دەینووسیەوە. لە ناو زانانیشدا نووسراوەکەی بە صەحیفەت و هومام ناسراو بووە نزیکەی 140 فەرمودەی لە خۆ گرتووە. پێنجەم بەشیری کوڕی نەهەیک دەڵێت نووسراوێکم لە ڕیوایەتەکانی ئەبوو هوڕەیرە نووسیەوە کاتێکی ویستم لێی جویا بمەوە گوتم ئەی ئەبوو هوڕەیرە من نووسراوێکم لە نووسراوەکانی تۆ نووسیوەتەوە ئایا بەناوی تۆ بجێڕمەوە؟ فەرمی بەڵێ بیجێڕەوە. اینجا ئەم پرۆسەی نووسینەوەی سنەت لە ڕۆژگاری تابعیە تازە پێگەیشتوەکانیش هەر بەردەوام بوو بەڵکو بایەخی زیاتری پێدرا و پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینی. بۆ نمونە پێشەوە مالیک کەوا لە ساڵی 179 کۆچی وەفاتی کردووە کتابی ئەلمەوتەئی نووسیوە و عەبدولمەلیکی کوڕی جوڕەیج کە لە ساڵی 150 کۆچی دوایی کردووە ئەویشان لە شاری مەککەدا سەرگەرمی نووسینەوەی فەرمودە بوو. هەروە ئەبوو عەمڕو ئەوزاعی ئیمامی ئەوزاعی کە لە ساڵی 156 کۆچی ماڵاوایی لە ژیان کردووە لە شام خەریکی نووسینەوەی سنت بوو. سوفیانی ثەوریش کە لە ساڵی 161 کۆچی لە دنیا دەرچووە لە شاری کوفە بەم کاراستاوە. چەندەها زانای لێهات و پایەبەرزی تریش لە شارە بەناوبانگەکان و شوێنە جیاجیەکانی جیهانی ئیسلامی فەرمودەیان دەنووسیەوە وەک ئیبن ئیسحاق، حەماد بن سەلەمە، عەبدوڵڵا بن مبارەک و دەیانی تریش. دواتر بە شوێن ئەوانیشدا زانا و پێشەوانی فەرمودە ئەئیمە علم الحەدیث بە شێوەیەکی چڕ و پەڕ دەستیان کرد بە نووسینەوەی فەرمودە توانیان لەم بارەوە چەندین سەرچاوە و کتێب بنووسنەوە کە بەناوبانگترین و دیارترینیان دوو جۆر نووسینەوە بوون. یەکەم نووسینەوە بە شێوەی مسند
کە ئەم جۆریان بەم شێوێ بوو هەر هاوڵ و ئەسحابێک چەند فەرمودەیەکی جێڕابێتەوە بەبێ جیاکردنەوەی بابەتەکان هەموو ئەو فەرمودانیان لە باسی ئەم هاوڵەدا نووسیوە بۆ وێنە ئەبوو هوڕەیرە بەر ڕەزامەندی پەروەردگار بکەوێت هەر فەرمودەیەکی لە بابەتە جیاجیەکاندا جێڕابێتەوە وەک نوێژ ڕۆژوو حاج زەکات نیکاح مامەڵە تا دوایی هەموو ئەو فەرمودانیان لە باسی ئەبوو هوڕەیرەدا نووسیوە بەبێ ڕەچاوکردنی ڕیزبەندی و تەرتیب ئەوانەی بە شێوەی مسند فەرمودەیان نووسیوە وەکو یەکەم پێشەوە ئەحمەدی کوڕی حەنبەل خاوەنی ڕێڕە و مەذهەبی بەناوبانگی فقهیەکە لە ساڵی 240 کۆچی دوایی کردووە خاوەنی گەورەترین کتێبی مسنەدا نزیکەی 30,000 ڕیوایەتی تێدایە دووەم ئیسحاقی کوڕی ڕاهویە کە لە ساڵی 238 کۆچی ماڵەوایی لە ژیان کردووە زانایەکی دیار و بەناوبانگی بواری فەرمودەناسی و زانیاری فەرمودە بووە نزیکەی 70,000 فەرمودەی لەبەر بووە سێم ئەبوو خەیثەمەی زوهەیری کوڕی معاویە کە ناوی ڕاستەقینەی زوهێری کوڕی معاویە کونیەکەی ئەبوو خەیثەمەیە چارەم ئەبوو بەکری البەزار کە ناوی ئەحمەدی کوڕی عەمرە کونیەکەی ئەبوو بەکرە لە ساڵی 292 کۆچی وەفاتی کردووە خاوەنی دوو مسنەدە مسنەدێکی گەورە و مسنەدێکی بچوو هەروەها چەندەها زانای گەورە و بەتوانای تریش کە لەم دەرفەتەکەمە ناکرێ باسییان بکەیت دووەم بە شێوەی بابەتە فقهیەکان هەڵبەدەوانیش کە بەبێی بابەتەکانی فقهیان نووسیوەتەوە بریتین لە یەکەم پێشەوە بوخاری کە ناوی تەواوی محەممەدی کوڕی ئیسماعیلە لە ساڵی 256 کۆچی وەفاتی کردووە 100,000 فەرمودەی لەبەر بووە بەناوبانگترین کتێبی ئەلجامع و سەحیحە چونکە فەرمودەکانی لەسەر بنەمای بابەتە فقهیەکان پۆڵێن کردوون بۆ کتێبەکەی کردووە بە 97 بەش کۆی فەرمودەکانی 7563 فەرمودەیە دووەم پێشەوە مسلیم کە ناوی مسلیمی کوڕی حەجاجی نەیسابوریە لە ساڵی 261 کۆچی لە دنیا دەرچووە گەورەترین ناودارترین کتێبی سەحیحی مسلیمە سێم پێشەوە ئەبوو داود ناوی تەواوی سولەیمانی کوڕی ئەشحەفی سەجستانیە کونیەکەی ئەبوو داودە لە ساڵی 275 کۆچی ماڵاوایی لە ژیان کردووە چارەم پێشەوە تیرموذی ناوی ئیسای کوڕی سوورەیە خەڵکی شاری تیرموذە کە دەکەوێتە لێواری ڕووباری جەیحون لە وڵاتی رووسیا لە ساڵی 279 کۆچی دوایی کردووە پێنجەم پێشەوە نەسائی کە ناوی ئەحمەدی کوڕی شوعەیبە خەڵکی نەسائی خوڕاسانە کتێبەکەی ناوی ئەلموجتەبی لە ساڵی 303 کۆچی وەفاتی کردووە شەشەم پێشەوە ئیبن ماجە ناوی محەممەدی کوڕی یەزیدە خەڵکی قەزوینە لە ساڵی 275 کۆچی وەفاتی کردووە هەروەها چەندین زانا و کەسایەتی تریش قۆناغ و سەردەمەکانی نووسینەوەی فەرمودە زانانی فەرمودەناس ئەو سەردەمانەی کەوا فەرمودەکانیان تێدا نووسراوەتەوە بەسەر سێ سەردەم و قۆناغیان دابەش کردوون بەم شێوەیە یەکەم قۆناغی یەکەم لە سەردەمی هاوڵان و شوێنکەوتە گەورەکانەوە دەست پێ دەکات تا دەگاتە ساڵی 100 کۆچی لەم سەردەمەدا زانایان سەرگەرمی کۆکردنەوەی ئەم زانیاریانە بوون کە لە لای خۆیان دەستکەوت دەبێت دووەم ئەم قۆناغەش لە ساڵی 100 کۆچیەوە دەست پێ دەکات تا دەگاتە ساڵی 150 کۆچی ئەم سەردەمەش بریتی بووە لە سەردەمی شوێنکەوتە تازە پێگەیشتوەکان و شوێنکەوتەکانیان تابعی کە لەم کاتەشدا زانانی بواری فەرمودە لە هەموو شار و شارۆچکە بەناوبانگەکانی جیهانی ئیسلامی هەستاون بە کۆکردنەوە و دەستخستنی ئەو زانیاریانەی زانانی شارەکەی خۆیان هەیان بووە سێم دیارە ئەم سەردەم و قۆناغەش لە ساڵی 150 کۆچیەوە دەست پێ دەکات لەم سەردەمەدا فەرمودە نووسراوەکان بە تەواوی لە هەموو شارەکان کۆکرانەوە و نووسرایەوە پرۆسەی کۆکردنەوەی سونەت و فەرمودە لاپەڕا 131 پێشەوە عومەری کوڕی عەبدولعەزیز بەر ڕەزای پەروەردگار بکەوێت ڕای هاتە سەر ئەوەی کەوا تەواوی فەرمودەکان لە چەند پەڕاوی پەرتووکێکدا کۆبکاتەوە بۆ ئەوەی بەم کارە هەم فەرمودە ڕاست و سەحیحەکان لە ناڕاست و غەیرە سەحیحەکان جیا بکاتەوە هەمیش فەرمودەکان بەهۆی مردن و وەفاتکردنی ئەزبەرەکان لە فەوتان ڕزگار بکات بۆ ئەو مەبەستە بەڕێزیان فەرمان و بڕیارێکی فەرمیان دەرکردو نامێکی بۆ ئەبوو بەکری کوڕی حەزم نووسی و تیایدا نووسی سەرنجدا هەرچی فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بینوسەوە چونکە مەترسی ئەوم هەیە
ئەم زانستە بفەوتێ و زانایان کۆچی دوایی بکەن هەر فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبێت وەرناگیرێت هەروەها با زانست علم بڵاو بکرێتەوە دەرس و وانە هەبێت بۆی نەزانەکان فێر ببن تا زانست نەبێتە نهێنی و نەشاردرێتەوە و نەفەوتێت بەڵام کتێبەکەی محەممەدی کوڕی عەمڕووی کوڕی حەزم هەر لە زووەوە فەوتاوە و بەردەست نەبووە هەروەها گشتگیر و هەمەلایانیش نەبووە وێ پێشەوە عومەری کوڕی عەبدولعەزیز نامەیەکی تری بۆ زانای ناودار پێشوا زوهری ناد محەممەدی کوڕی مسلیمی کوڕی شەهابی زوهری خەڵکی مەدینێ و یەکێک بوو لە زانا و پێشەوەکانی حیجاز و شام شێخی ئیمامی مالیک بووە لە نامەیەکیدا فەرمانی کۆکردنەوەی پێدەکات ئەویش ئەوە بوو فەرمودەکانی خەڵکی مەدینەی کۆکردەوە و ڕەوانەی کرد بۆ خەلیفە زانایانە و کاری ئیمامی زوهریان بەنۆبەرە داوەتە قەڵەم چونکە کتێبێکی هەمەلایان بووە پاشان لە دوای ئەمە زانایان لە هەموو لاوە ڕوویان کردا ئەم کارە مەزنە و زۆر بە چڕی و پڕی دەستیان کرد بە کۆکردنەوە و نووسینەوەی فەرمودەکان بە شێوەیەک هەموو شوێنێک پەرەی سند و ڕۆژ بە ڕۆژ زیاتر بایەخی پێدەدرا لە سەدەی دووەمی کۆچیدا لەم سەدەیەدا زانایان بە کۆماڵ ڕویان کردا کۆکردنەوەی فەرمودەکان هیچ کامێکیش لە زانانی پێشین سەلەف ناڕەزایی خۆیان دەرنەبڕی بەڵکو کۆدەنجی و ئیجماعیان لەسەر ئەمە هەبوو کە ئەم کارە کارێکی دروستە تەنانەت بۆ ئەوانەی کە مەترسیان گرفتی لە بیرچوونەوەیان هەبێت واجبیشە بەشێک لەو زانانەی کە لەم سەدەیەدا بەناوبانگ بوون بریتی بوون لە یەکەم پێشەوە زەیدی کوڕی حوسێنی کوڕی ئیمامی عەلی کە لە ساڵی 123 کۆچی وەفاتی کردووە مسنەدی ئیمام زەیدی داناوە دووەم ئیبن جوڕەیجی بەسری فەقیهی شاری مەککە و پێشەوای خەڵکی حیجاز کە لە ساڵی 150 وەفاتی کردووە کە یەکەم کەس بووە لە مەککە کتێبی داناوە و یەکێکیش بووە لە فێرخوازانی پێشەوە زوهری دووەم محەممەدی کوڕی ئیسحاق لە ساڵی 151 کۆچی ماڵ ئاوایی کردووە لە ژیان پەرتووکی ئەسسیڕەی نووسیوە کە بە سیرە ئیبن ئیسحاق ناسراوە چارەم پێشەوە مالیک کە پەرتووکی بەناوبانگی ئەلمەوتەی داناوە هەڵبەتە زۆر لە زانای دیکەش هەبوون لەو بوارە کتێبیان داناوە ئەوانە تەنها نمونەن لە سەدەی سێمی کۆچیدا دیارە زانا و خواناس و دڵسۆزەکان لە سەدەی سێمی کۆچیدا دیارە زانا خواناس و دڵسۆزەکان لە سەدەی سێمیشدا درێژیاندا بە هەوڵ و کۆشش و چالاکیەکانیان و بەردەوام بوون لە پرۆسەی کۆکردنەوەدا وەلێ لەم سەدەیەدا کارەکەیان تەنها تایبەت بوو بە کۆکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و قسە و گوتەی هاوڵان و تابعیەکانیان نەگرت بۆ خۆ فەرمودەکانیان بەجیا کۆکردەوە و گوتە و قسەی هاوڵانیش ڕەحمەتی پەروەردگاریان لێبێت بەجیا قسەکانی هەر هاوڵیشان لە گۆشەیەکدا کۆ دەکردەوە ئەگەرچی لە ناوڕۆک و بابەتیشدا جوداواز بوونایە بەم شێوەیە کتێبێکیان دادەنا کە بەم جۆرە کتێبانیان گوتووە موسنەد یەکەم کەسیش کە بەپێی ئەم ڕێسای موسنەدی تەلیفی کردبێت ئەبوو داودی تەیالیسی بووە کە لە ساڵی 204 کۆچی وەفاتی کردووە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات لا کۆتاییدا لە پەڕا 135 پێویستە ئاماژە بەم حەقیقەتە بکەین کە زەڕوورە هەر کەسێ خۆی بە موسڵمان و کەسێکی بڕوادار بزانێ لە ئاس پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵوێست و هەڵسوکەوتی بەم شێوەیەی خوارەوە بێ کە زۆر بە کورتی لە چەند خاڵێکدا دەیخەینە ڕوو یەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کۆتا پێغەمبەر و پەیامەکەشی بە کۆتا پەیامی پەروەردگار بزانێ و دان بەم ڕاستێ بنێت و بەم شایەتێ بدات پەروەردگاری مەزن دەفەرمێت ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين دوم پێویستە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کەسێکی تر خۆشتر بووێ تەنانەت لە نەفسی خۆشیدا وەک خۆی دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين سيم أبي شوين كوتنو اقتداي بيغمبر صلى الله عليه وسلم بواجب بزاني هم لبواري عقيدة وبيرو باوردا هم لبواري بنداتي وعبادة هميج لبواري رون كردنوو تفسيري آيني دا پروردگاري بالادست لا سورة النساء آياتي 65 دفرميت فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم
ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. چارەم پێغەمبەر صلی الله عليه وسلم با پارێزرا و معسووم بزانێت بەتایبەت لە پرسی گەیاندنی وحی و پەیامی پەروەردگاری گەورە دەفەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. وەک لە حەجی ماڵ ئاوایشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو ئەو سەحابانەی پرسی کە هاتوبوون بۆ حەج لەم ساڵەدا فەرمووی أيها الناس لعلي لا ألقاكم بعد عام هذا وإنكم ستسألون عني فما أنتم قائلون. هميان لورامدا قتيان نشهد أنك قد بلغت الرسالة وأديت الأمانة ونصحت الأمة. أم شاتيان بودا بوي پیغمبر صلى الله عليه وسلم دستكاني بو آسمان برز كردو فرموي اللهم فاشهد اللهم فاشهد. پێنجەم ئەبێ پێغەمبەر صلى الله عليه وسلم بە کامڵترین کەس بزانێت و شوێنی بکەوێت و بیکات بەسەر مەشق و پێشەنجی ژیانی وەک پەروەردگاری کاربەجێ لە سوڕەی الأحزاب ئاەتی 21 دەفەرمێت لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. شەشەم بەچاوی ڕێز و حورمەتەوە بۆی بڕوانێ و بڕوا و قەناعەتی وابێ کە وەک چۆن لە بواری دینداری کەسێکی تەواو و کامڵ بووە بە هەمان شێوە لە ژیانی دنیاداریشدا کەسێکی سەرکەوتو و کامڵ و تەواو بووە چونکە کاتێگە توانێ بگاتە ئەو پەڕی شوێنکەوتن و ئیقتیدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر لە هەموو شتێکدا چاودەو بکات و شوێن پێی ئەو هەڵبگرێت لە بەنداتی و خواپەرستی و قسە و گفتار و ئاکار و کردار و خێزان و ماڵداری و خواردن و خواردنەوە و دۆستایەتی و دژمنایەتی مامەڵە و ڕامیاری. حوتەم ئەبێ بەو پەڕی توانای بەرگری و دیفاع لە کەسایەتی بەرزی پێغەمبەر صلى الله عليه وسلم و فرموودە و سنەتی بکات و ببێ بە قەڵا و قەڵغانێک لە ڕووی تۆمەت و درۆ و بوختانی نێرانی دا و ڕێبە پیلان و مەرامە گڵاوەکانیان نەدات کار بکەنە سەر بیر و هزری گەنج و لاو و کەسانی سادە و نەشارەزا. پەروەردگاری زانا و کاربەجێ ڕێنمایی ڕێگای ڕاستمان بکات و لە لادان و لاساری بمان پارێزێ. والله يقول الحق وهو يهدي السبيل. هەولێر کوردستان 8/8/2017 بەرهەمە چاپکراوەکانی نووسەر لاپەڕا 138. یەکەم خەسڵەت و ڕەوشتەکانی فێرخوازانی زانستە شەرعیەکان. دووەم حکمی ڕەفتار لەگەڵ بزناس و کوێست لە ڕوانگەی شەرعەوە. سێەم دیاردەی خۆکوشتن لە نێوان هۆکار و چارەسەردا. چارەم ڕۆژێک لە ماڵی پێغەمبەر صلى الله عليه وسلم. پێنجەم نوێژ نەکردن لە ئیسلامدا. شەشەم بەناو قورئانیەکان لە دووڕیانی گومان و گومڕاییدا. سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بەکۆتە هات. ئەپلیکەیشنی ڕۆشنایی یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی. لەگەڵ ڕۆشناییدا بەردەوام ئاشنا دەبین بە تازەترین کتێب و دانسقەترین و پڕ بایەخترین کتێب لە هەموو سەردەم و بەشە جیاوازەکان. ڕۆشنایی پێ بەپێی پێشکەوتنەکان و تێگەیشتنە ڕاستەکان هەنگاو دەنێت. بۆ بەدەستهێنانی ژیریت لە ئێستا و داهاتوودا بەردەوام بە لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یوتیوب، فەیسبوک، تیلیگرام، وێبسایت و ئەپلیکەیشن لەژێر تێکستی لاتینی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. تێبینی دەتوانن
سەرجەم کتێبەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەدەست بهێنن بە شێوەی کاسیێت، CD، DVD، فلاش و میمۆری. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: کۆڕک 0750 442 0872، زەین 0782 442 0872. دەتوانن پەیوەندی بکەن لە ڕێگای واتسئاپ و ڤایبەرەوە بە هەمان ژمارە. ئەپلیکیشنی ڕۆشنایی، یەکەمین ئەپلیکیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی